هەڵبەتە وەک دەزانین کە بانگەشەی هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق دەستی پێکردو ناوچە جیاوازەکان لە کەرکووک و لە تەواوی ناوچە جیاوازەکانی عێراق و ناوچەکانی کە بۆ نمونە کێشەی لەسەر ئەم بانگەشەی تا ڕادەیەک بە بەراورد بە ناوچەکانی دیکەی عێراق بانگەشێکی تا ڕادەیەک دەکرێت بڵێ سەخترە بۆ هۆکارێکە لە بەشێک لە ناوچەکان پێکاتەکانی تایە و بۆ نمونە هەرێک لە کورد و عەرەب و تورکمان و ئەو هاوڵاتیانەی کە لەو ناوچەدا نیشتەجێن دەیانەوێت لە ڕێگەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە بیانەوێت زۆرترین پشکیان بەربکەوێت. هەڵبەتە ئەم بابەتە لە تەواوی ناوچەکان و لە دیالەشدا جەختێکی زۆری لەسەر دەکرێتەوە بۆ هۆکاری کە بە تایبەتر لە دیالە بەشێکی زۆر لەو کوردانەی کە لە دیالە نیشتەجێ بوون لە ئێستادا با بڵێن لەوێ نیشتەجێنین یان بە جۆرێک لە جۆرەکان ئەو هاوسەنگیە لەو ناوچەیەدا بە هۆکاری دانیشتوانی عەرەب یاخود با بڵێن عێراقی زیاتر کاریگەری لەسەر ناوچەکە دروست کردووە بۆ ئەمە ئەرکەکە بۆ با بڵێن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی بۆ پشکی کورد سەختتر دەکات. بەڵێ بێگومان کەواتە میرەبان لەم تەوەرەوە تەوەریەکەمی پرۆگرامەکەمانە باز لە گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقەکەین کە وەک باسمان کردووە هەژدەی دوانزەی ئەم ساڵ بەڕێوەچێت شوێکی گشتی باسیەکەین لەگەڵ میوانەکەمان کە زۆر بەڕێز بەڵێ هەڵبەتە میوانەکەمان ڕاستەوخۆ سامان مەحموود کە بەڕێزیان کاندیدی یەکێتیم بۆ ئەنجومەنی یەکێتی بۆ ئەنجومەنی پارێزگای لە دیالە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمانە بێت. کاک نزار سڵاو لەبێت بەیانیت باش؟ بەڵێ بەیانتان باش سڵاو لە کەناڵەکەتان لە جماوەرتان زۆر بە خێراتی. سواس دەکەین کاک نزارەکە بەس شێوەیەکی گشتی سەرەتا باسێک لە لیستەکە بکەیت وە ژماری کاندیدەکانتان بە شێوەیەکی گشتی چەندێکە؟ بەڵێ کاندین یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم جا خۆم بناسم پێتان من هەزار کوڕشەهید سامان کۆخا مەحموود جافم لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 120 کاندین ژمارە 27م. یەکەم جار لەبان لیستی یەکێتی دیالە قەزاکان مەحافەزەی دیالە 5 قەزایە لە هەر قەزایەک و ناحەیەک یەک کاندین تەرشیح خۆی کردیە لە کورد و عەرەب و تورکمان و یەکێتی بەس هین کورد نییە، یەکێتی هین تورکمانە، هین کوردە، عەرەبە. لەبان ڕێبازی سەرۆک مام جەلالە یەکێتی لە دوای پرۆسەی 2003 خەڵکی زۆر متمانەی وە یەکێتی بی لە دوای 16 ئۆکتۆبەر متمانەی وە یەکێتی بی. باشە کاک نزار بە شێوەیەکی گشتی هەڵبەتەوە ئاگادارین کە بانگەشە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەستی پێکردووە. شێوازی بانگەشەکان لە دیالە چۆنە؟ چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکەن؟ مامۆستا بەڵێ شێواسی بانگەشە لە محافەزەی دیالە خەڵکی زۆر پاڵپشت یەکێتی نیشتیمانی کوردستانە، یعنی لە عەرەبەکانیان لە تورکمانەکانیان زۆربەی خۆی هەڵگردیە بچێ بۆ دەنگدان دێن خۆزانی ئەی دەنگدانەی ئەی هەڵبژاردنە مەسیریە بۆ قایمەی یەکێتی کوردستان بۆ کورد تایبەت. باشە کاک نزار هەڵبەتاوەنی ئاگادارین خۆشت باسی ئەەکەی کە لە دیالە تەواوی پێکاتەکان بوونیان هەیە و یەکێتیش بە جۆرێک لە جۆرەکان پارێزەری مافی تەواوی پێکاتەکان بووە. لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە چۆن کار لەسەرەوە دەکەن کە زۆرینەی دەنگ بەدەست بهێنرێت لە دیالە و هەم لەلایەن ئەو کوردانی کە لە دیالن و هەم تەواوی پێکاتەکانیش چۆن کار لەسەرەمە دەکەن؟ بەڵێ ئێمە حملەی انتخابی 5 ڕۆژە دەستی پێ کردووە. ئێمە 30 کاندینە، ئەم 30 کاندینە وە یەک دەست وەکو خۆشکوبرا گشتی دەستی کردێتە هەڵ ینی بانشکە ناو شاری محافظەی دیالە. خەڵکێ زۆر متمانەی وەیەکێتی نیشتیمانی کوردستانە، متمانەمان ئەوەیە خەڵکەکە متمانەی زیاتر پێمان بدا مافی کورسی زیاتر بێرین بۆ محافظەی دیالە. جماوەری زۆر متمانەی و قایمەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە. باشە کاک نزار بە بزانین میکانیزمی بەڵێ کاک نزار بە بزانین میکانیزمی وەکو پارێزەرێک یعنی فەرموو بەڵێ دووباری کە مامۆستاگیان
با بزانین میکانیزمی چوونە ناو خەڵک لەلایەن ئێوە چۆن وا لە خەڵکەکەن کە لە گرنگی ئەم هەڵبژاردنە تێبگات وە دەنگ بدات. بەڵێ مامۆسا خۆت زانی مامۆسا ئێمە خەڵکەکە لە محافزەی دیالە سێ جۆری هاتیە خۆزانی کوردە عارەبە تورکمانە ئێمە لە ناو عارەبەکانە ناو دێی کوردەکان خۆمان دی عارەبەکان خۆمان کاتێ ئەچتە ناویان زۆر دڵخۆشن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە چن بۆ سنووری خوارلای خۆمان لە کوردستان ینی ئەدوێنن تەعمیر و ئەیچتانە حەزەکەن دیالەش بێتێ فەرعی وەکو فەرعەکان محافزەی کوردستان خۆمان وەکو سلێمانی نمونەیەک. باشە کاک نزار هەڵبەتە ئاگادارین کە لە دیالە بۆکاری ئەو ناداتپەروەری کە لە مافی با بڵێن عەرەب و هەروەها تورک و هەروەها کوردەکان هەبوو ئەمە کاریگەری لەسەرەوە بوو کە بەشێکی کوردەکان لەو ناوچانە یاخود لە دیالە نەمێنێ یاخود ئەو ژمارەی کە لە بەشێک لە ناوچەکانی دیال یاخود ئەو ناوچە کێشە لەسەرانە هەن بە تەواوەتی نەتوانن پەیام و ئامانجی هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان بە تایبەتە لەسەر لیستی یەکێتی ئاشنا بن چۆن کار لەسەر ئەمە دەکەن چۆن کار لەسەر ئەوە دەکەن کە تەواوی ئەو کوردان یاخود ئەو ناوچانەی کە کەمترین ڕێژەی کوردی تێدایە کاری لەسەر بکەن تا زۆرترین دەنگ بەدەست بێنن و جارێکی دیکە و هاوسەنگە بگەڕێنەوە. بڵێ مامۆسا ئێمە خۆزانی کورد لە سنووری دیالە زۆرە ئێمە کورد کەم نین لەو قاتعانە هەندێ ناوچەمان هەیە وەکو جەلەولا سعدیە قەرەتەپەیە جەبارەیە تابع بۆ مناطق گەرمەسیە خەڵکی زۆر کوردمان هەیە یعنی لە ئاوارە بینە ئێمە لە بان قەناتەکەی ئێوە داواکارین لە خەڵک کورد خۆمان گشتیان بچن بۆ دەنگدان نەبەس خۆی تەنیا ئێمە بچێ بۆ دەنگدان حەزەکەین باوکی دایکی مناڵی گشتی بچێ بۆ دەنگدان ڕێژەی کورد لە قاتع خۆمان زۆرە یعنی متمانەمان هەیە و نزگەی سێ کورسی ئینشاءڵڵا زیاتر دەربکەین بۆ پارێزگای دیالە ئەمساڵ ئینشاءڵڵا. بەڵێ کاک نزارۆ کە زانین کە لە ماوەکانی ڕابردوودا بۆشایی ئەمنی هەبووە لەو ناوچانەیە و ئەمە وای کردووە کە تیرۆریستی داعش یاخود چەکدارانی دیکە هێرش بکاتە سەر خەڵکی ناوچەکە ئەتوانین ئێوە بزانین وەک یەکێتی یاخود وەک هاوپەیمانێکیەکەتان چۆن واکەن کە ڕێگری لەم هێرشانە بکرێت بۆ سەر خەڵکی مەدەنی و خەڵکی ئاسایی. بەڵێ مامۆسا ئیسە وتم بۆ جەنابەت ئێمە لە بانکشەی خۆمان کاتی ئەچین سەردانەکەین باوەڕەکەی عارەبەکان زۆربەیان متمانەی وە قواتی پێشمەرگە زیاتر بێەوە ئاسایش ئەمنی منتەقەیان کردبی لێ قواتەوە ئیساکە متواجدن لە حەشد شعبی و لە جێش العێراقی یعنی خەڵکەکە متمانەی پێمان زۆر کردیە بۆنەی ئێژەم ئێمە ئینشاءڵڵا مەقاعد زۆرە تێرین لە پەرلەمان تا ئەی قواتای دووبارە بگرێتە ناو سنوور مادەی 140 قاتعانە گشتی بگرێت. بەڵێ کاک نزار وەکو بربژێرێک پەیامی خۆت کۆتا قسەی خۆت کە لە ڕێگەی بەرنامی بەیانی کورسانی زۆ بتوانی ئەم پەیامە بۆ سەرکەوتنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بگەێنی چییە؟ بەس دووبارەی سوالێت کە زەحمەت نێمە. بەڵێ ئەڵێم وەکو بربژێرێک دوا پەیامی خۆت چییە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەتەوێت چی بڵێیت؟ بەڵێ پەیام ئێمە داواکارین لە خەڵکی گەرمەسیە و خانەقین و جەلەولا و سعدیە و قەزانیە و شارەبان و دەوروبەرەکەی پەیاممان ئەوە تا بچن بۆ دەنگدان بێجیاوازی. بەڵێ دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ نزار سامان کە بەڕێزیان کاندیدی یەکێتی بۆ ئەنجومەنی پارێزگا لە پارێزگای دیالە لە سەڵخۆ لە کەلارەوە لەگەڵمان بوون دووبارە سپاس بۆ بەڕێستان.